بازاری دەستی دوو یان بازاری سوورچیان، بازارێکی گەورە و پڕ لە ژاوەژاوە کە کەلوپەلەکانی هیچ نرخێکیان لەسەر نییە و پڕن لە یادەوەری کەسانێک و بە کەسانێکی دیکە دەفرۆشرێنەوە. ئەو جلوبەرگەی لەبەری کردووە نەتەوەکەی دیاری دەکات. فەرحان لەم بازاری کۆنەدا بە شوێن کەلوپەلی تازەدا دەگەڕێت. ئەو خەڵکی ڕەبیعەی مووسڵە و جەنگ خێزانەکەی ڕاپێچی هەولێر کردووە. بەنسبەت ئەو بازاڕی هەولێر بۆ ئاوارە عارەبەکان بازارێکی باشە و دەتوانین کەلوپەلە دڵخوازەکانی خۆمان لێرە بدۆزینەوە و نرخەکانیش گونجاون. 20 ساڵە لەم بازاڕەدا خۆی و بارهەڵگرەکەی دەوەستن و چاوەڕێی هاتنی سەرنشین و کەلوپەلەکانیان دەکەن. بە قسەی ئەم شۆفێرە بێت لەم ساڵانەی دواییدا بەشی زۆری سەرنشینەکانی ئاوارەکانن. 20 ساڵت ئەمە لێرەیش دەکەین. لەو سێ ساڵی ئاخری برهێن بە زۆری ئاوارەکان دێنشتی دەکڕێت. هەولێر دەکردنەوەش بە ساری هەولێران دەبینەوە بە زۆری لە شارەکان و ئەم عارەبەکان بە زۆری دێن ئەشیاکەی دەکردن. سووریەکان دێن دەکردن. سروشتی ئەم بازاڕە وای کردووە کە هەر بەتەنیا کەلوپەلی جیاوازی لە ناوداجێ نەبێتەوە، بەڵکو مرۆڤی جیاوازیش. نازم یەکێکە لە ئەوان کرێکارێکی ناڕازی لە هەموو شتێک و باسی گەرمی تۆڕە کۆمەڵایەتیەکان. حکومە لێ گوێرە خەرکی شێ بکە، ئێستا خەرک لەسەر گرانەی مەمنونەی شێ بکە. حکومە لە زەواقێ نابینە ئەتوڕای عالەمێنە کوی دەبێ خەرکەکە مەمنونەوەیش دەکە لەسەر گرانی ئەم ڕاست پێ دەرێ. عالەم بێزارە لە حکومەتەی. کابرا ئیش نەزەری بێ لێ وەردەگری سەحەیە عەرەسیاتێ ژینگەیە کابرا دەبێ خەرکاتۆ لەو عارەی. کرێ پێ نادرێت عالەم نیوە دوکانی قەپات کرێ پێ نادرێت. بەشی زۆری کەلوپەلەکانی ئەم بازاڕە دووبارەیان نییە، بۆیە فرۆشیاران هەر خۆیان نرخەکان بەرز و نزم دەکەنەوە. خۆ ئەگەر کڕیارێک بیت و بتەوێ نرخی ئەو کەلوپەلانەی کە کڕیتن لە شوێنێکی دیکەدا بزانیت، ئەوە هەرگیز نرخەکەیت دەست ناکەوێت. نارین ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.